لکمپا کورگوسک هنرمند دشنی مراد لگل هفکار خوا حاضر کرنا و کرنا پرتوخانه که دکن و بدل کی گرم پیشوازی لزاروکان دکن. ام کتێبخانەیە ئەمە دووەم سێم کتێبخانەیە کە کردومانەتەوە یەکەم کتێبخانە پار بوو لە کەمپی بەحرکە ئەم کتێبخانەی دووەم دوێنێ کردمانەوە لە کەمپی زەلگان ئەویش بە هاوکاری دەستگای ڕووناکی کە کردمانەوە زۆر سپاسیانەکەین زیاتر لە 1000 کتێبیان بە ئێمە بەخشی و احتیمام بدەین بە پەروەردەی مناڵ بە تایبەتی لە کەمپەکان چونکە ئەوان دابڕانێکی زۆریان هەبوو ئەگەر ئێمە هاوکاریان بین چۆن من بە مناڵی ئاوارە بووم ئێستا خەونەکانم ئەهێنمەدی ئەوانش ئەتوانن ئەو بکەن چۆن ئەگەر ئێمە هاوکاریان بین. کار ویرنگی کێفخۆشیە دخە دلێ زاروکان و ده هەمان دەمێ دەژی سوودان جێ وەردەگرن. مشي حسكري لغة إنجليزي وأم سباسيات داش يتكن تبو أب كتاب وأب ألعاب قلك جمراني أم سباسيات يتكن يعني قلك تشتخوش جمراني كيف ما هاد هذه كتاب وتلاوين تلاوين وكتاب. In English. Flower. دوی پرتوخانه ده و هر هفته که دی جاران کورس به زمان کردی و انگلیزی ورن پیشکش کردن. هنرمند کرد دشنی مراد و با آلیکاریا چند دستگاه خورخوازی پرتوخانه کل ناف کامپا کوراگوسک بکر تاکو حس کرنا خوندنه لجم زاروکن کامپ خورتر بکا. دلخواز بهلوی روداو کامپا کوراگوسک.